ئەمە ئینسانانە بەبێ ئەوەی بەخۆیان بزانن ئەبن بە موسولی عولیا بۆ زۆر کەس بڕاستی. هەژنۆ ژمارەی ڕۆژنامەی ژین تەرخان کراوە بۆ وەڵامانەوەی مامۆستا عەبدوڵڵا جەوهەر. توانایی نووسینی هەبووە، توانیوێتی لەو ڕێگەیەوە بەڕاستی و بە حکمیەوەی قەڵەم بەدەست بووە کاریگەری هەبێ بەسەر کۆمەڵەکەی خۆیان بتوانێت کاریان تێ بکە و لەو ڕێگەیەوە کۆمەڵ بگۆڕێ. وەکو لە شوێنێک هاوتم بەقەی پیرەمەگرون کورد بوو. گەوهەر بوو. ساڵی 59 کە بڕیاری دروستکردنی کاژێکمان نا ئەو یەکەم کەس بوو کە پەنامان بۆ برد و ئەویش بۆ دەنگمانەوە هات و هەر کەسێک لێ نەزیک بایەتەوە بەشێک لە ئەخلاقیاتی ئەوی هەڵئەگرێت. بەدادەچوونی هەبوو بۆ بزوتنەوەی ئەدەبی، ڕۆشنبیری، فکری، سیاسی کوردی. پیاوێک بوو، پیاوێکی هەتا بڵێ هێمن و لەسەر خۆ مەنگ بوو. دوو شت لە کاک عەبدوڵڵا جەوهەرە هەبووە. یەکەم بیرروباوەڕی کوردایەتێکی پاک، خزمەتکردنێکی پاک، دووەم نووسین. ئەو ڕەبەند بوو، خێزانی نەبوو. ویستی بچە حقوق بخوێنێت لە بەغا. کە عەبدوڵڵا جەوهەر شتەکانی نەئا بە خەڵک کە بیایە پاچەند ڕۆژێ داوای لێ کردەوە. ئەو ڕستمان گەورەی کە بە 90 دینار بوو، 90 دینارەکە زۆر بوو، خوا عەفوی کە عەلی بۆسکانیتی گەورەی کە لە حسابی من. ڕۆڤار بڵاوکراوەیەکی تایبەتمەندە لە دەستگای چاپ و پەخشی سەردەم دەرەچێت. هەر ژماری بەپێی ئەو نووسینی کە لە لاپەڕێکەمە نووسراوە، هەر ژمارەی تایبەتە بە ڕۆشنبیر و داهێنەیەکی دیاری کورد. دوهەمین ژماری ڕۆڤار کە دەریەکەین تایبەتە بە نووسەر و ڕۆشنبیری نەتەوەیی مامۆستا عەبدوڵڵا جەوهەر. مالیدەکەی لە 1920 لە گوندی مێوڵێ لەدایک بوو، ئەوەی کە پێڵەن مێوڵێ و دێلێژە لە گۆرانی کوردی لە مەنتیقەی سلێمانی هەیە. ئەمە چەند ساڵە لێو ماونەتەوە. باوکی موشەخۆرێکی بچووکی میری بووە. هەر لەبەر خاتری کاک عەبدوڵڵا بە ماڵەوە یانە قەرەداخ لەوێ ئەچێتە قوتابخانەوە. لەو سەردەما کە عەبدوڵڵا جەوهەر قوتابخانەی قەرەداغە بێ، چەند مامۆسایەکی دیار لەو قوتابخانەیە ئابن، وەک مامۆستا گۆران، سەعید کابان، مستەفا باجەت. شتێکی ئیبتیدایی تەواو کرد. اینجا هەبوو لای نەنکی بوو لە قەراخ. دایکم و باوکم لە سلەیمانی بوون. کۆمەلگای چووک و شاری سلێمانیش کە بۆ خۆی گرکانێکی تەقینەوە و بڵێسەیەکی داگیرساوی ڕۆشنبیری و ئەدەبی و سیاسی و شۆڕژگەڕی بووە. من لەوە یەکسەر هاتوۆتە ئێرەوە، یعنی ئەمە خۆڕاهانینێکی ئەوێ. بەڵام ئەوەی کە من هەستەکەم و لە ڕێک کاکتارەوە ئەمزانی ئەو تووشی سەدمە نەبوو کە ئەم خەڵکە نوێی و هاتە ناو کۆمەلگایەکی نوێ. لە سلێمانی قۆلی یەکەم و دووەم و سێهەمی تەواو کردووە. ئەو کاتە قوتابخانەی ئامادەی لە سلێمانی نەبووە، وەکو چۆن لە کۆیەش و لە هەولێرش نەبووە. کاک عەبدوڵڵا ویستوێتی قۆناغی ئامادەی تەواو بکات. لەگەڵ نووری شاوەیس و فایە خوشیارە هەرسێکیان ڕێگە ئەگەرنە بەر و ئەڕۆن بەرەو کەرکووک. ئەو کاتە کەرکووک ئامادەی تیا بووە. لە شاری کەرکووک ئەچنە قوتابخانەی ئامادەی کەرکووکەوە. هەر لەو ساڵە خوا لێ خۆشببوو یۆنس ڕەوفی دڵار خاوەنی ئەیڕەقیب، ئەویش لە سێ ناوەندی دەرچووە و ئەویش لەو ساڵە هاتۆوە کەرکووک. کەواتە کاک عەبدوڵڵا لەگەڵ نووری شاوەیس و لەگەڵ فایە خوشیارە لە شاری کەرکووک بە بەنووی خوێندنەکەەوە بە دڵداری شاعریش شاد بوون و بوون بە هاوڕێی یەکتر. کەماوەیە لە کەرکووکە ئەمێننەوە ئەکەونە سەر خەیاڵی دامەزراندنی
کۆمەڵەیەک بە ناوی کۆمەڵی دارکەر. کۆمەڵی دارکەر لەلایەن دڵدار و نووری شاوەیس و عەبدوڵڵا جەوهەرەوە دروست دەکرێت. کۆمەڵەیەکی سیاسیە بێ کە ئەم کۆمەڵەیە دروست دەبێ دڵداری شاعیر وەکو بەرپرسێک گێتە پێشچاو لە دانانی ناوەکانە. کۆمەڵی دارکەر کریسکۆچیرە لە کتێبەکەیدا کورد لە سەدەی 1920 باسی کۆمەڵی دارکەرەکە و باسی نووری شاوەیس و عەبدوڵڵا جەوهەر و دڵداری شاعیرەکە. من وام بیست کە گوایە ئەو کۆمەڵێک بە ناوی دارکەرەوە بۆ لە هەولێر دروست بوو، بەڵام دوایی مێژوو دەری خستۆ و لە یادداشتەکانی ڕەحمەتی نووری شاوەیسی نیشتمان پەروەرە دیاری کردو ئەڵێ کۆمەڵی دارکەر ئێمە لە کەرکووک چەند قوتابیە بوو داماننا. ئەو کۆمەڵی دارکەر لەسەر شێوازی جەمعیەت الحەتەبی ئیتالیا، یعنی ئەوان کۆمەڵێکی وا بەڵام ئەوان بە ڕۆحیەت و بە جان و بە هەڵوێسەر بەڕاستی ڕەگەزپەرستانەکەی لە غەیری ئونسوری ئیتالی کەسی تریانەوێ و هەر ئەوەش بوو کەوای کرد مۆسۆلینی کە مۆسۆلینی ڕێک بکەوێت لەگەڵ هێتلەرە. پاشان کە ئەم کۆمەڵە دروستەکەن دەوری بۆ لە کۆمەڵەکە. ئەنجا لە پاڵ ئەمە کۆمەڵەی دارکەر ساڵی 1970 دروست بووە. دوای ئەو هەر لەو سەردەمەشا تقریبن کۆمەڵی برایەتی لە سلێمانی دروست بوو لەلایەن شێخ مەحموود بە ڕێبەرایەتی یا بە ڕێنمایی شێخ مەحموود حەفید و بە پشتیوانی حەبسەخانی نەقیب لەلایەن مەداسعەدی مەحوی و لەلایەن شێخ لەتیفی حەفیدەوە. ئەنی تۆ سیر کە یعنی چۆن بساری کاتەکەی کردو لەو کاتە لە عینی ساڵە کۆمەڵێکیان دروست کرد. ئەمە حەماسەتی بەڕاستی عەبدوڵڵا جەوهەری نیشان. هەر لە سەردەمی لاوێتیەوە چۆتە کۆمەڵی ئازادی، بەڵام کۆمەڵی ئازادی سەرۆکەکەیان نووسەر و چیرۆنووسی خوالی خۆش بوو و مەحموود ئەحمەد بووە. تەنانەت بەهۆی کۆمەڵەکەوە مەحموود ئەحمەد ناونراوە بە مەحموود ئەحمەد ئازاد. بەم پێیە عەبدوڵڵا جەوهەر لە کۆمەڵی ئازادی و لە کۆمەڵی دارکەرە ئەندام بووە. دوای ماوەیەک کتێبێک ئەدا بە چاپخانەیشین، لەسەر بەرگی کتێبەکە نووسراوە ئاوات ناڵەی دڵی عەبدوڵڵا جەوهەر نۆبەرێتی بەرەبەرەیەتە بەر. ژمارە 1 لە چاپخانەی ژیان چاپکراوە و ساڵی 1938 نرخی 30 فلسە. لە تەمەنی 7 ساڵی دوای ئەوەی کە چەند شتێکی بڵاو بێتەوە پیرەمێردی نەمر نامیلکێکی بۆ چاپ کردووە بە ناوی ئاوات. ئەمە ئەو چاپکراوە کە لە ساڵی 37 چاپکراوە، بەڵام راپۆرتیان لێ نووسیوە کە با بڵێن دراوە بە دەسەڵاتدارانی ئەو سەردەما. ئەو کتێبیان قەدەغە کردووە، نیان هێشتووە دەرچێت و بکەوێتە بازارەوە. بەڵام پیرەمێرد چەند دانەیەکی لێ شاردۆتەوە کە عەبدوڵڵا ئەو دانانەی نەبینیوە. پیرەمێرد دانەیەکی ناردوو بۆ میسەرات مۆنس لە لەندەن لە کاتی خۆیان، لەوێ چەند شتێکیشی لێ نووسیوە. لەم ساڵانەی ئەخیر زۆر ڕۆژێکیان کە هاتە چایخانی شعب، ئەو کاتە زۆر دڵی خۆش بوو. منیژتم مامۆستا تۆم وا نەدیوە ئەوە ئەمە خێرەوە دڵت خۆشەوتی خزمێکم هەیە لە بەلەدیە پەیوەندی پێمەوە کردووە ئاگاداری کردوم کە لەناو ئەو هەموو با بڵێن ئەوراق و دۆسی و شتانەی کۆنا چەند نوسخەیەک لە کتێبەکەی تۆمان دۆزیوەتەوە. بە یەکەوە کتێبەکەمان وەرگرت و هاتینە چاخانی مام عەلی. هەر لەوێ لەسەر بەرگی کتێبەکە نووسی دوای 40 ساڵ بەسەر تێپەڕبوونی ئەم کتێبەی خۆمدا بۆ یەکەم جار ئەمڕۆ ئەم کتێبم بەهۆی کاک ئەسعەد فەوزیەوە کەوتە بەردەست. جەوهەر شارەزایەکی زۆری لە مێژووە کە داهەنیشت باسی مێژووی کوردی بۆ ئەکردین لە شەرەف نامەوە باسیە کرد، لە ئەمین زەکیەوە باسیە کرد.
لە ئەردەڵانەکانەوە باسیە کرد لە پێش ئەردەڵانەکانەوە شێوەی قسەکردنی لەسەر خۆ بوو پەلەی نەئەکرد بە شێوەیە قسەیە کرد کە بەرامبەرەکەی قسەکانی وەرگێ نەک هەڵەشانە قسە بکات و چەند قسێ فڕێبەوە بڕۆ ئەمانە نا زۆر ورد بوو وردەکاری ئەنوان لە قسەکردەکانیە هەروەکو چۆن لە نووسینەکانیشە وردەکاری ئەنوان لە هەڵس و کەوتیا لە قسەکردەکانیشە دیسان هەر وردەکاری ئەنوان. ڕاستیەکەی عەبدوڵڵا جەوهەر منەوەرێکی پێشکەوت و خواست بوو بۆ زمانی خۆی ئەوانە وەچەیەک بوون زۆر کاریگەری بیر و بۆچوونی ڕۆژاوا و ئەو چەمک و تێگەیشتنە تازانەی کە لە ڕۆژاوا وردە وردە هاتە وڵاتێکی ئەم وڵاتانی ڕۆژهەڵات و بەتابەتی لەوانەش بوون منە عێراق و کوردستانیش زیاتر کاریگەری ئەو بیر و بۆچوونانەی بەسەرەوە بوو لەبەرەوە کە زۆربەی نووسینەکانی ئەو زاتە خوێنیتەوە بۆ دەرەکەوێ بەپێی زەمان و زەمینی خۆی بۆچوونەکانی زۆر بۆچوونی پێشکەوتوانن بیرمان نەچێ و زەمانە کوردەواری بەڕاستی کوردەواریشی زۆر دواکەوت بوو خەڵک لە ئاسێکی گوزەرانی زۆر ئەژارانەیە ژیا خوێندەوار لە وڵاتی ئێمەیە بە ژمارە زۆر کەم بوون. یەکەم نووسینی کاک عەبدوڵڵا جەوهەر پارچە نووسینێکی کورتە لە زمانی ئینگلیزیەوە وەری گێڕاوەتە سەر زمانی کوردی و لە ڕۆژنامەی ژینی ساڵی 1939 دا بڵاوکراوەتەوە بە ناونیشانی گلەیی. دوای ئەوە وردە وردە دەستی کردووە بە بڵاوکردنەوەی نووسینەکانی لە ڕۆژنامەی ژین و لە گۆڤاری تەمەندە ساڵی گەلاوێژ. گەڕان بە دوای خۆمە ئەمڕۆ دنیام لە بەرچاو تاریک ئەبێ کەرامەتیش کە شێلرا هەمووشت لە بەرچاو ئەبێزرێ و سەد خۆزگە بمردن ئەخوازرێ بەڵام پیاو نەک هەر نایەوێت ترسنۆکانە بمرێت خوێن لەبەری لەبدا بانگی ئەکا بۆ سندنەوەی ئەو کەرامەتەی بەبێ ئەو ژیانی بۆ نییە ئەم کردەوە ناڕەوا و ڕەفتار ناشرینانە ئەمڕۆ زیاتر لە ڕۆژانی ڕابردوو ملم با ئەدات بۆ خۆکوتانە هەرە قوڵایی گۆمی گومان لێکردنەوە لە هەرچی هەیە و نییە گومانکردن لە خۆم لە ناو و شۆرەتم لە ڕەگەز و سروشت و نەژادم لەگەل و نیشتیمانم واتە گومان وەک زمانزانێک لێم هاتبووە سەر کلک و داری سەرپشتیدا بۆ دەستم من کێم ئەو شۆرەتەم لەکوێوە بماوەتەوە لەکوێوە هەڵقوڵاوە و سەری هەڵداوە لە چ ڕەگەزێکم لەمانم ئەمڕۆ لەگەڵیانام سەر بە کام هۆزوونەتەوەم نیشتیمانی باو باپیرم لەکوێیە ئەم پرسیارانە و زۆری تریش گومانی خەستر ئەکردەوە ئارەزووی زیاتر ئەخستەوە سەرگەڕان بە دوای تینوێتی شکانە. زۆرتر من لە چایخانەی وەسە ساڵح و لە تەنیشت عەبدوڵڵا جەوهەرەوە دانیشتم گەنجێکی بەپەرۆشی زۆر پرسیارکەری ئەویش پیاوێکی کەم دووی هێمنی خۆشی باریکەلەی ئەندام وردی لەبوو ڕژێکی ئەوسا تازە ماشوو برنج ئەبوایە بە زۆر قسە و پێ بکردایە ئێمە زانی بوومان بیست بوومان کە جەوهەر نووسەرە و کاتی خۆی نووسینی جوانی هەبووە لە گۆڤاری گەلارەشە بە ناوی عین چالاکەوە بەڵام سەیرەوە بوو ئەم پیاوە هەمیشە دەستی وانەیە کرد و اینجا ئەیگو کوا من نووسەرم من کێ ئەتوانم بنووسم ئێوە کە باسی نووسەر ئەکەن دێ باسی ئیبراهیم ئەحمەد بکەن باسی نووسینەکانی ئەو بکەن چیرۆکەکانی ئەو بابە ئێمە چیمان نووسی ئێمە چیمان هەیە یعنی تر وای لێ کردی تۆ ئەبوو پاشەک شە بکەیت کە ئەم پیاوە هیچ نانووسێ بەڵام ئەشمان زانی دەمانەزانی کە ئەو کاتە ئەنووسەیاننا بەڵام ئەوە عەبدوڵڵا جەوهەرە کە عین چالاک ناوی عین چالاکەوە ئاواتەوە کە پیرەمێرد بۆ یەکەم جار ئەو بەهرەیە دەستنیشانی ئەو بەهرەیەکە
کە عەبدوڵڵا جەوهەر بووە ئەجیناوەکی تر لەوە زیاتر کەوایە کردەیگو من نووسەر نین. ڕەفیع حیلمی لە گۆڤاری گەلاوێژە باسی دڵداری شاعیرەکە، ئەو دڵدارەی کە لە کەرکووکە بۆ بە هاوڕێی کە عەبدوڵڵا جەوهەر، بەڵام کە لە گەلاوێژە باسی ئەکات کاک عەبدوڵڵا جەوهەر نووسینەکەی مامۆستا ڕەفیع حیلمی بەدڵ نابێ و ئەیوێ ڕەخنەی لێ بگرێ. لە گۆڤاری گەلاوێژە بابەتێکی ڕەخنەی لەسەر نووسینەکەی ڕەفیع حیلمی ئەنووسێ سەبارەت بە دڵداری شاعر. دواتریش ڕەمزی قەزاز بابەتێک ئەنووسێت بەرگری لە ڕەفیع حیلمی ئەکات دژی نووسینەکەی عەبدوڵڵا جەوهەر. دواتریش دڵدار بابەتێک ئەنووسێ و جوابی کاک عەبدوڵڵا ئاتەوە ئەم نووسینەی کە دەربارەی دڵداری شاعرە بە ناوی جیمەوەیە. تەنانەت دڵدار کە وەڵامی ئاوەتەوە ئەڵێ وەڵامێک بۆ کاکە جیم، ڕەمزی قەزازیش هەر ئەڵێ وەڵامێ بۆ کاکە جیم. نووسینەکانی عەبدوڵڵا جەوهەر لە گۆڤاری گەلاوێژە بە ناوی جیم، عین جیم، عین چالاک، عین جەوهەر، عین نووسینەکانی بەم شێوەیە. یەکەم شت کە من لەبیر کە خوێن بێتوانێت دەربارەی ئەو کتێبەیە کە ئەو چیرۆکەی تایە لە عەمانەوە بۆ ئامێدی ئەوە باسی ئەوە کە ئامادەی کردبوو بۆ ئەو مەشروعی جەریدەی کە لە ساڵەکانی 60 کە داوایان کرد یا 61 لە ئاخیر لاپەڕایەتایەتی کە ئەڵێ لەوەی ئەونا جوابمان بۆ هاتەوە کە ئیجازەمان نادرێتێ لە بەرەوە دەسم لێ هەڵگرت و ئەو چیرۆکە بیری نەتەوایەتی مامۆستا عەبدوڵڵای بەڕوونی تایە. لە کاتی خۆیان ئینگلیزیی تەبێی زۆر چاچی ئەزانی مامۆستا بێزگەلەوەی کوردیزانێکی باشیش بوو. مامۆستا عەبدوڵڵا بێزگەلەوەی کە فەرهەنگێکی کوردی ئینگلیزی دانابوو باسیە کرد کە چەندان هەزار وشەی کوردی و ئینگلیزی تۆمار کردووە و خەریکی فەرهەنگێکی لەو زۆرەیە. باسی چەند وەرجێڕانێکی خۆشیە کرد. یەکێ لەوانە وەرجێڕانی دایکی مەکسیم گۆرچی بوو کە لە زمانی ئینگلیزیەوە وەری جێڕا بوو، بەڵام ئەو خۆی ئەیوت 2000 دەستی لێ بەرداوە وازی هێناوە لەبەرەوەی ئەڵێ وەریان جێڕاوە بە شێوشی جوان، تایبەتی ئەوەی کە مامۆستا کەریمی حسامی وەری جێڕاوە. هەرچەندە من پێم وتم ئەوەی تۆ شتێکی ترە، چونکە ئەو لە فارسیەوە وەری جێڕاوە، تۆ لە زمانی ئینگلیزیەوە وەرجێڕاوە، ئەوەی تۆ کوردیەکەت زۆرێکی ترە. هانمەدا کە لەسەری بەردەوام بێ و وردە وردە بەڵکە بیدێنێت چاپخانەیەک شوێنێک بۆی چاپکە، دیار بوو نەهاتە ژێر باری ئەوەی کە ئەم ڕۆمانە وەرجێڕاوە بێنێتە پێشەوە. من زۆر بەزێو بووم بۆ پرسیارکردن، هەر پرسیارم لێکرد، هەر پرسیارم لێکرد، ئیتر ناچارم بەکرد باسە قسەیە بکەم تا وام لێ کرد کە نووسینی خۆیم بۆ بێنێ. هەرچەندە هیچیش نییە ئەمە، بەڵام فەرموو مادام تۆ واڵێ من ناوی هیچی لێ نانێم، تۆ خۆ بیخوێنەرەوە دوایی بۆ بێنەرەوە. من یەکێ لەو پەخشانانە قەت لە بیرم ناچێتەوە، دایەجان بوو کە ئێستا دیسان جارێکی کرد دەستمان کەوتوەتەوە و چاپێکێت. من بۆ یەکەم جار ئەو پەخشانە بکەنەوە، هەرگیز ئەو داڕشتن و جوانی پەخشانی دایەجانم لەبیر ناچێتەوە و دیسان ئەوەش کاریگەری خۆی هەبوو لەسەر من بۆ ڕەوانی زمانی کوردی. بابەتی چیرۆکی هەیە وەکو چیرۆکی ئاغاگیان، وەک چیرۆکی 4000 بابەتی بەخشانیشی هەیە. نووسینەکانی عەبدوڵڵا جەوهەر لە ناوەڕۆکە ناوەڕۆکێکی ڕیالیستیان هەیە، واقعیەت، بەڵام دەشێوە شێوەیەکی ڕۆمانسیەتی بەخۆ گرتووە. تەنانەت دکتۆر عیزەدین مستەفا ڕەسوڵ لە کتێبەکەیدا ئەلواقعیە فی الئەدەب الکوردی لە یەکێ لە باسەکانیدا ئەڵێ سێ نووسەری ناودار لە ئەدەبی کوردیدا توانیان پەخشانی کوردی بەرەو پێشەوە بەرن
بە ناوڕۆکێکی ڕیالیستی و بە شێوەیەکی ڕۆمانتیزم. ئەو سێ نووسەرەش بەلای دکتۆر عیزەدینەوە عەبدوڵڵا جەوهەرە، ئەحمەد شاڵیە، دڵشادی ڕەسووڵیە کە هەرسێکیان لەسەر لاپەڕەکانی گۆڤاری گەلاوێژ بابەتیان بڵاو کردەوە و تەنانەت لە کتێبی ئەلواقعیە فی الأدب الكردی کە دکتۆر عیزەدین بڵاوی کردوتەوە نووسوێتی عین چالاک اسم مستعار للكاتب المعاصر عەبدوڵڵا تۆفیق جەوهەر، واتە عین چالاک ناوی خواستەمەنی نووسەری هاوچەرخ عەبدوڵڵا تۆفیق جەوهەرە، لەوێیان نازناوەکەی لەو کتێبە نووسیوە. بابەتێکی گرنگی کە بەلای منەوە شتێکی سەیرە و پێویستی شەبکرێ بە ناملکێکی تایبەتی، بابەتێکێتی بە ناونشانی هاوار ژنینە ساڵی 1943 بڵاوی کردوتەوە دەربارەی هەستی خۆی بەرامبەر بە نیوەکەی تری کۆمەڵ. ئەوەی سەرنج ڕاکێشێت کە ئەم بابەتە لە ڕۆژنامەی ژینی پیرەمێردا بڵاو کراوەتەوە چەند کەسێک بەر و دوا وەڵامیاناوەتەوە. پیرەمێرد بە ناوی ئادابی منازەرە وەڵامی یەداوەتەوە، ئەحمەد هەردی بە ناوی ڕووپۆشین و نەپۆشین، نووری بابە عەلی یا بڵێن شێخ نووری شێخ بابە عەلی تەکیە کە باوکی بەهادی نووریە، دوابیاوەتەوە بە ناونشانی تەرەفداری حیجاب وەکو مەلایەک لایەنگیری حیجابی کردووە، میم تاڵەبانی بە ناوی سفور و حیجاب، مامۆستا فاضل محەممەد عیرفان بە ناوی ڕووپۆش. هەژنۆ ژمارەی ڕۆژنامەی ژین تەرخان کراوە بۆ وەڵامانەوەی مامۆستا عەبدوڵڵا جەوهەر و هەمویان لایەنگیریان کردووە و بە دەست پێشکەریەکی باشیان زانیوە و بە بابەتێکیان زانیوە کە تا ئێستا شتیوە نەنووسراوە، بە تایبەتی پیرەمێرد وەسفێکی کاک عەبدوڵڵا جەوهەرەکە وەکو نووسەرێکی زۆر دەرکەوتوو، وەکو نووسەرێکی ناسراو، وەکو قەڵەمێکی بەجەرگی ئەو سەردەمە. لە ڕگای هێنەناوەی بەشێک لەو چەمک و بیر و بۆچوونە تازانەی کە لە ئەوروپاوە هاتنە کوردستان لە ڕگەی ئەو سەرچاوە عەرەبیانەی کە لە ناوەندەکانی چاپی عێراقا لە چاپەتران یاخود لە دەروی عێراق هاتنە ناو عێراق و خوێنەوارانی کوردی شکە و کاتا و هەتا ئێستا دەتوانین بڵێن سەرچاوی یەکەمی خوێندنیان عەرەبی بووە بە تایبەتیە تا پێش ڕاپەڕین. لەبەرەوە ئەویش یەکێ بۆ لەوانەی کە توانیوەتی زۆر لەو بیر و چەمکانە وەربگرێ و خۆشی هەوڵ بات داهێنانی تیا بکات و بە شێوەیەکی کوردی ئەوانە دابڕێژێتەوە و بیر و بۆچوونی خۆی تێڵخێر بکە و بیگونجێنە لەگەڵ واقعی ئەمڕۆی کوردەوارەیە. لەبەرەوە نووسینەکانی ئەو بڕاستی بۆ کاتی خۆی ئەگەر زەمان و زەمینی خۆی ڕەچاوکەی نەتوانین بڵێن زۆر بیر و بۆچوونی پێشکەوتوانەی هەبووە، کەسێک بووە بڕاستی ئومێدی ئەوەی کردووە، یعنی یاخود هەوڵی ئەوەی داوە کوردەواری بێ بە کوردەواریەشی شارستانی و پێشکەوتوو و چەمکە ئینسانیەکانی وەکو مافی مرۆڤ و ئازادی و ئەو شانە بە خەڵک بناسێنێ لە ڕێگای نووسینەوە. کە گۆڤاری گەلاوێژ وەستاوە ئیتر عەبدوڵڵا جەوهەریش لە نووسین وەستاوە. سیر لەوایە هەندێک نووسەر هەن وەک حەملاو بەرزنجی، وەک محەممەد تۆفیق، وەک عەبدوڵڵا جەوهەر و چەند نووسەرێکی تر بە وەستانی گۆڤاری گەلاوێژ ئەوانی وەستاون. بەڵام دواتر بابەتی نووسیوە بەڵام بڵاوی نەکردوێتەوە وە کەسی نەیبینیوە لە کاتی خۆیان. ساڵی 1950 ئێمە کۆمەڵێک ڕۆشنبیر بووین بەهۆی بارودۆخی خراپی ئەو سای کوردەوە، دوای ئەوەی دەستمان لە حیزبی شیوعی و لە پارتی شت بڕیارمان ناکە خۆمان ڕێکخراوێکی نەتەوەیی دروستکەین. مامۆستا جەوهەرێکی بوو لەو کەسانەی کە زۆر بە سنگێکی فراوانەوە بە پێخۆشحاڵیەوە بە دەنگمانەوە هات و بەشدار بوو لەگەڵمانە لە دابەزرانی کاژیکە. هەروەها لەگەڵمان نابوو لە بەڕێوەبردننی بڵێن قیادەی کاژیکە ئەندامی سەرکردایەتیش بوو. ئەو ماوەی کە پێکەوە بووین لە کاژیکە یاخو بڵین کارمان نەکرد بۆ کاژیک دەست و خامەیەکی زۆر ڕەنگینی هەبوو، زۆر بەتوانا بوو، بە کوردێکی جوان ئەینووسی. ئەوە ئەو کوردیزانەی وای لێکردین
کە ئەو نامیلکەی کە کردمان بە بانگی یەکەمی کاژیک بە ناوی کاژیک نامەوە پێشێچەکەیمان بەو سپارت وتمان تۆ پێشێچەکەی بۆ بنووسە ئەویش پێشێچەکەی بۆ نووسیجا وەکو مێژوو من ئاماژە بۆ هەندێ لەو نووسینەی یەکەم کە لە پێشەوی کاژی کانووسیوەتی وە بە دەست و خامەی ئەو نووسراوە بەم جۆرە قسەکە باوکە ڕەوشت جوانە قارەمانە سەر بەرزەکان دایکە شۆخ و شەنگە دڵ و دەروون پاکە ڕووسورەکان کوڕ و کاڵانی بەشان و باهووی بست بە بستی کوردستان ئەی ئەو خوشک و برایەنەی لەسەر دەستی بیرروباوەڕی نەتەوەی کوردیە بە تێشووی تۆڵەکردنەوەی لە پشت بەسراویاندا ئامادەیی سەردانانی سندنەوەی سربەستی کورد و سربەخۆیی کوردستانن ئەی دلێرانی ڕێی کوردایەتی بە خۆش و گۆش ئەوە بەڵێن و گفتی بیرروباوەڕی نەتەوەی کوردی بە بین و تەوژمەوە بە چراوجی هەستی کوردایەتیەوە لە ڕێوبانی شەوەزەنگی بە دێو و درنجگیراودا بانگی کردنەوەی بەختی کوردان و هەڵهاتنی ڕۆژی نوێی کوردەواریتان بەگوێتە ئەدەین مژدەی لە بێشەهاتنە دەری بێسوۆشێرانی کوردستانتان ئەدەینێ بە شیری بیرروباوەڕی نەتەوەی و قەڵغانی ڕەفتار و کردداری قارەمانانەوە پیرۆزبایی جەژنی جوڵانەوەی خۆبەختکردن و تۆڵە سندنەوەتان لێ ئەەکەین لەژێر ئاڵای کاژیکدا من بۆ خۆم چ بەو دوایانە و چ لە پێشیشە لە مامۆستا هەردیم بیستووە کە جومگە فکرێ سەرەکیەکانی ناو کاژیکنامە یەو بووە بەڵام داڕشتنی ئەو فکرە وەکردنی بە کاژیکنامە نووسینی عەبدوڵڵا جەوهەر بووە وەکە ئەشی خوێنیتەوە من کە لە دوایی کاژیکنامەم خوێنەوە یەکسەر ئەمزانی کە عەبدوڵڵا جەوهەرە وەختێک ئەگەڕامەوە بۆ نووسینەکانی پێشتری بۆ نووسینەکانی گەلاوێژ وەڤاری گەلاوێژ وە پەخشانەکانی دیارە ئەگەر دواتر کاژیکنامە دەستی تێخرابێ ئەوە جایە ئەژینا لە بنەڕەتە کاژیکنامە داڕشتنی وەنووسینی وە کوردیەکەی ڕێکینی عەبدوڵڵا جەوهەرە ڕێک داڕشتن نووسینی ئێوە ڕێک فۆرمی ئەڵمانیەوە نووسینێک بە ناوی کاژیکنامەوە هەبوو ئەو کاژیکنامان بۆ هێناین بەڕاستی هەستم کرد کە کاژیکنامە یەکەم لە ڕووی ئامانجەوە ئەو ئامانجەیە کە میلەتی کورد داخوازیەکە ئەو ئیرادەیە کە میلەتی کورد ئەوێ بەدی بهێنێ کاژیکنامە لە ڕووی مێژوویەوە لە ڕووی فەلسەفیەوە لە ڕووی کۆمەڵایەتیەوە لە ڕووی ئاینیەوە هەستم کرد زانیاریەکی یەکجار پڕیتایە یعنی هەر وشەیە هەر دێڕێکی ئەتوانین دەلا پڕی لەسەر بنووسی ئەتوانی سعاتی قسەی لەسەر بکەی هەستم کرد ئەمەی داڕشتووە حەقەتی ئەنی کەسێکی ڕۆشنبیر و ینی زانایەکە بۆ خۆی من لەو کاتە وا هات کە بووم بە بەرپرسی لەقی سلێمانی کاژیک ڕاستەوخۆ لەگەڵ مامۆستا هەردیە عیلاقەم ینی لەگەڵ ئەوە پەیوەست بووم پەیوەندیم لەگەڵەوە بوو ئەو ڕێنماییکردم ئەو ئامۆژگا ئەو پێوتم وا بکە ئەو تەوجیهاتی ئەمێ لەوێ لێم پرسی
ینی فرسەتێکم هێنا وتم مامۆستا هەردی ئەو کاژینامێ شتێکی زۆر گەورەیە و زۆر پیرۆزە و زۆر پڕە و زۆر زانستانی ئەمە جەنابەت وتی ناوتی من نەبووم وتم ئەجا پیاوێکی زۆر سادق بوو مامۆستا هەردی پیاوێکی سادق بە پیاوێکی ڕاستگۆ و شەهم زۆر گەورە بوو بۆ مەسائلە ئەخلاقی و کۆمەڵایەتی و فکری و پەیوەندەکان ینی دەگمەنە وتی لە ڕاستگۆیە تەمەەن چقەشم پێکا لەبەرەوتی ئەوتی ئەوە مامۆستا عەبدوڵڵا جەوهەر نووسیت وتمەی باش ئەو زانیارە یەک بەراوردی کردووە لە بینی حاڵەتی کورد و حاڵەتی قبتەکان لە میسر بڕوات هەبێ ینی ئێستاش ئەوانەی کە زۆر پسپۆرن لە دنیای مێژووی سەردەم و مێژووی ناوەڕاستە ناتوان بەو شێوە بکەن بە هەموو زانیارەکانی ئێستاوە وتی اینجا دوایی کاک جەمالیش بینیوەتی منیش بەسەریا چوومەتەوە ئاوا مەبەسم لەوەیە عەبدوڵڵا جەوهەر دەوری زۆر گەوری بۆ لە کاژیکە بەتایبەت لە کاژینامە و تەسەوورەکەم لە پرۆگرامی کاژیشە هۆی سەرەکی دوورکەوتنەوەی مامۆستا عەبدوڵڵا جەوهەر ناڵێم ملاحەزاتی نەبووە لەسەر ئەو ڕێکخراوە کە هەبووە بەڵام بە دەرەجەی ڕئیسی ئەو تێکشکانە عاتیفەیە کە تەئسیری لەسەر نووسینیشی کردووە لەسەر ژیانی شخصی خۆشی کردووە کە نەیتوانیوە ژیانێکی تر دروستکە و تەئسیری لەسەر ژیانی سیاسیشی کردووە مامۆستا عەبدوڵڵا جەوهەر پیاوێک بوو زۆر کەم ڕەخنەیەگرت یان با بڵێن کابرایەک بوو لەو تەمەنە شەرمێ کرد ینی زۆر زار قسە لە ڕووی خەڵق بایە خەڵق ڕوشچێن بکە یان لەم بابەتانە احتیمالە ینی چەند جارێک دەری بڕیوە کە هەندێک شتی بەدڵ نەبووە لەو با بڵێن ڕێکخراوە کە ئیشی کردووە هەندێک بەدڵ و ئیشتیهای ئەو نەچووە بەڕێوەمانە بەڵام ئەوە سەبەبە ڕئیسیەکە نییە ینی سەبەبە ڕئیسیەکە زیاتر ئەو تێکشکانە عاتیفەیە کە تەئسیری لە ژیانی شخصی خۆی کردووە تەئسیری لە ژیانی نووسینی کردووە تەئسیری لە ژیانی سیاسیشی کردووە پڕانی شاری سلێمانی ئەو سابا بڵین شێخ لەتیف شێخ مەحموود زۆر لەگەڵ ئەوە ئەویست بەرخودانی بکات و ینی دەری خاکە ئەم کوڕێکە بەتواناترە و لەو ئەبێ لە پێشتر بێت و لەو ئەبێ زیاتر جێی تەقدیر بێ بەڵام ئەمە تەسەورەکەم ڕنگانەوەی ئەمەیە دەنگانەوەی ئەمەیە ڕەدیفعلی ئەمە کپی کرد نەختێک ئەنی لایە ئەو لەو سەردەمی شەستەکان و هەفتاکانە ڕازی نەبوو بەو جوڵانەوەیە ئەیگوو پێویستە جوڵانەوە بۆ ڕزگاری زەویەکە بێ بۆ ڕزگاری میلەتەکە بێ وا تێگەیکەوە ئەو جوڵانەوانە بەشێکی دەستی خەڵقی تایە و زۆر جاریش لە نزیکەوانێ ڕەخنەی لە هەندێک سەرکردە ئەگرت ئەوانەی بە تەفسیل لەگەڵ منا بازە کرد و بۆچی بۆ نمونە ئەوە چۆنە بێ بە داگیرکەری کوردستان بوترێ شەهید و بە کوردەکانی خۆمان کە دیفاعیان لەم ئەرزە کردووە بوترێ کوژراون ئەوان نوخبەیە بوون نوخبەیەکی زۆر پیرۆز و بەرز و بلیمەت و بەهرەدار ڕۆشنبیر ئەدیب مفەکیری چاک شارەزا لە مێژووە بەڵام پەلوپان نەهاویشت بوو تا ئەو کاتێک کە لە کاژیکا ئیشی کردووە لە قۆناغێکی زۆر خامۆشا بووە قۆناغێکی زۆر وەستاوە بووە بڵێ ئەو مەسوولی تەنزیمێ بوو بێ ئەم چالاکیەی کرد بێ ئەم پەیوەندیی کرد بێ ئەو چوو بێتە دەرەوە نە کاژیک لەلایەن کۆمەڵێک ڕووناندێتەوە ئەدیبەوە ئەبرا بەڕێەوە کە ئەهلی لە ڕاستیدا کە ئەهلی سیاسەت و مغامرە و چەرکێشی نەبوو من و یارم لەو ڕۆژەوەی گرەی دڵداریم لەگەڵ یارا بەست بوو بە تەماو ئاواتەخوازی تاوێک بووم لە تەکیا لە پەنای یەکە ڕازی دڵی خۆمان بچرپێین بە گوێی یەکتردا تا لە بەیانێکی بەهاری نەشئەدارە لە گورجەی کۆڵانێکە لە پڕ لوتم تەقی بەلوتی ئەو یارە نازدارەوە کە لە زۆوە وێڵ بووم بە دوایە لە ژێر پەردەیەکی پڕنازە ئەم سکاڵایی خوارەوە لە دوو توێی شەماڵی دڵداریانە بەرپا بوو یارم دیدەم بینایی چاوم هێزی ئەژنۆم تاکەی هەموو ڕۆژ بەتیلایی چاوەش گەشەکانت برجانگەکانت وەک نەشتر ئەشەقێنێتە دڵ و دەرونی زامارمەوە تاکەی بە قسەی خۆش و بە خەندە
ئەم نازدارەکەەوە شێت و شەیدای باڵای بەرزتە وێڵی زەردەخەنەیەکی لێوی ئاڵتە بە تەفردان گرتوتە بە دوای دڵتەوە کۆت و زنجیری دڵداری خسۆتە ئەستۆ تاکەی بەتەما بم دەستی دڵداریمان تێکەڵاو بکەین. مامۆستا عەبدوڵڵا جەوهەر لەبەر ئەوەی وەختی خۆشی حەزی لە ئافرەتێک کردبوو بە کامی دڵ نەگەیشتووە و تووشی نەکسەیەکی عاتفی هاتووە ئیتر لەوەوە بڕیاری داوە کە ئیتر ژیانی هاوسەرگیری پێک نهێنێەوە. یەک دوو ئافرەت هەبوو دراوسێمان بوو چوو بە گردی جۆگا مردوشتیان هەبوو تازوشتیان هەبوو دی عەبدوڵڵا جەوهەرمان دیوە لە جمعە ئێمە نەمانەزانی بۆ چییە ئەچێتە ئەوێ هەتا ئەوە بوو دوای فکرمان کرد دەوانێتمان وتیان وەڵا ئەمە ئەوەیە حەزی لە کچێ کردو نەماوە بۆیە ئەچێ بۆ سەرخەبرە. لە ساڵی 1965 کتێبخانەکەی خۆی کردبوو بە دیاری پێشکەشی کتێبخانەی سلێمانی کردبوو کە نزیکەی 3000 کتێبێکی کوردی ئەو سەردەما کتێبی کوردی و ئینگلیزی ئۆمانەی پێشکەشیان کردبوو هەندێک چیرۆکی نووسی بوو ئەتوانم بڵێم هێندێکیان چیرۆکی درێژ بوون نۆڤلێت یەکێک لەوانە چەند مانجێک بەر لە کۆچی دوایی هێنای بۆ من بەناوی بۆ خۆیان قەنارەیان نەبوو ئەمە ناونیشانەکەی بوو دیار بوو بردبووی بۆ چەند چیرۆک نووسێک بە ئەسلوبێکی زبر وەڵامیان دابوویەوە وتویان ئەمە چیرۆک نییە وتی من ئاگام لێ تۆ کەسێکی زۆرە خوێنیتەوە و ئیتلاعات زۆرە لەسەر ڕۆمان و چیرۆک کۆمانە پێم خۆشە ڕای تۆ بزانم سەبارەت بەو چیرۆکە کە بیخوێنیتەوە ئیتر ئەوە بوو بەسەرا نەخۆش کەوت چەند جار ماوەڵێن نەخۆش کەوت و بردیان بۆ بەغاو لەو کاتانەی کە ئەو کتێبەی لەلام بوو من هەندێک سەرنج و ئینتیباعاتی خۆشم بۆی نووسی بوو خوشکەزاکەی کا کامیلی نرد بۆ لام دیار بوو بڕیاریاندا بوو کە هەموو نووسی نوشتەکانی کۆ بێتەوە لە شوێنێک چونکە لەو کاتێک کە نەخۆش کەوت بوو لە بەغا دکتۆرەکان نیانزانی بوو کە ئەو پیاوە ئینگلیزی زانە و وایانزانی و پیاوە کە زامانەی لەسەرەیترە بێ خوێنەوارێکی وای نەبێ بە ئینگلیزی گوتویان ئەمە تازە کار لە کار ترازاوە و دیارە تووشی نەخۆشیشی خراپبووە ئیتر سەری ڕاوەشان بووەوانە خوشکەزاکانی کە سوکاری پیان وتبوون ئەوایە لە پێش چای خۆی ئەو قسانە نەکەن وتبیان بۆ ئەمە چۆن زانی ئەمە بە ئینگلیزی قسەما کردوتی با بە ئینگلیزی زانێ زۆر چاک مامۆستا ئیتر دوای ئەوە ئیتر وردەوردا ئەو شتانەی بەرەو زانی بووی بەرەو کۆتایی ژیانی ئەڕوا بابەتەکانی خۆی وردەوردە کۆ کردەوە ئیتر ئەوە ئەو بابەتەی کە لای من بوو ئەو چیرۆکە درێژە بۆم ناردەوە. خاڵە عەبدوڵڵا خوالی خۆش بێت لە یەکی 1982 لە ئێواری سێشەمما بوو کۆچی دوایی کرد و ئێمە وەکو بنەماڵەکەی ئەمانزانی دەستنووسی هەیە نووسینی هەیە بەڵام نەمان بینی بوو بە ئێمە بە حەقەت دوای وەفاتی ئەو شتانەمان هەموو دۆزیەوە ئەو کاتە لەبەر وەخت و زروفی سیاسی و کاتێ ڕژێمی بەعس بە هیچ نوعی نەمانەتوانی ئێمە ئەو کتێبانە تەبعکەین ئەو دەست نووسانەی بێنینە پێشەوە و هەوڵ بین بۆ چاپکردنی بەڵام قەرارمان ناخۆمان کە کولی نووسراوێ لەوانەی لەو کتێبانەی دوو نوسخەی بەدەست بنووسینەوە. لە ڕۆژانی شەوەزەنگ و نەزانینە گەوهرێ بوو بە بێدەنگی لە مەیدانی مەترسیدا ڕابەرێ بوو وەکو خامەی ڕەوانبێژی سەروی توانا و پێوەرێ بوو لە فەرهەنگی خەباتی سربەخۆییدا سەروەرێ بوو بە کورتی بۆ خەمی سەرجەم نەوەی مادی جەوهرێ بوو. پەخشانی عەبدوڵڵا جەوهەر سەر تا پاگزنگ سەر تا پاگەوهەر وەختی ئەدوا شنەبایەک لە دەنیا بوو لە ئەسپایی تر نەرم نەرم ئەهات ئەیدا لە پەڕەی دڵ و پەردەی جۆ وەختی ئەدوا
وەختی ڕۆیشت لە جۆگەی ڕوونی بێخوڕەی بەرسێبەری نزارێکی کشومات و هەنگاونانی لە هەنگاوی هەتاوێکی بەکاوە خۆی بەیانیانی بنبنار و ناو تەلان و لاپاڵە چوو کە دانیشت کورسی ژێری دوای چەند چرکە پێی ئەزانی کە لەسەری دانیشتووە کە هەڵاسا پێی ناخۆش بوو ئەو گوڵی سپیلۆکەیە بۆچی ئەڕوا باریکەلە وەک تاژانی دارچنارێ کە هەرەوەنگەی بتوانێ لە ڕاڕەوی مانگە شەوێکی زۆر تەنگا بێت و بچێ قسەی فێنک وەک لێڕەوی قەیسەریەکان لە هاوینە گەرمیش وەکو قسەی خۆشی دەوری زۆپایی سوورەوە بوو لە زستانە دەموچاوی وردیلانە لوتی بچووک گونجاو لەگەڵ دەم و لێوێکی باریک و دەم و لێویش گونجاو لەگەڵ چەناغەیەکی بچووکە هەردوو چاویش پڕ لە تەماشای قوڵقوڵ و پڕ گزنگی زیرەکانە وەک ڕاک و چۆغەکەی بەری سادە وەکو سەماوەر و قۆری و پیاڵە و باوەشێن و شەکردانی هەردوو چایخانە گچکەکەی مام ساڵح و وەستا شەریف سادە وەکو کولووی بەفر دەنکە تەرزە یان پەپولەی تاکوتەرای خلەوە بووی پاییزانە بەڕواڵەت وەک بوارێکی زۆر تەنک کە مناڵێک پێی بوێرێ و خۆی لێ بدا بەڵام ئەو وەختەی کە بوار ئەی بردیتە ناو خۆیەوە و وەک گێژاوێ زەینی تیژ و پژوپەی ڕووناکی ئیسر و زانیاری زۆر قوتی ئەداین ئەو سایتر ئەمان زانی لە کۆی ئەم بەحرە قوڵەداین کتێبێ بوو نزیکەکانیش زۆر گران هەندێ دێڕیان لێ خوێندەوە بەڵامی تر هەموو پەڕەکانی ئەم کتێبە هەڵنە پچڕاو دوو بەیەکەوە نووساو خوددا چۆنی چاپ کردبوون وایشمانەوە پرسیار بوو لە ناو پرسیارە گومان بوو لە ناو گومانە ئەو زێیەک بوو جامێک ئاوی سینە و دڕی خۆی ئەدای تێ و ئەو تێری ئەخواردەوە خۆ خواردنەوە تەنیایی و مەرا خواردنەوە بێهۆشی خەڵک خواردنەوە تاریکی مێژوو خواردنەوە تاڵاوی کوردبوون خواردنەوە گلانەوەی شەو لە چاوە هێشتنەوەی تڵپەی میراتی هەزار ساڵەی خۆکوژ و دین و خورافات لە بنی هەناودا قوم شەوەزەن خواردنەوە ئەوە عەبدوڵڵا جەوهەر بوو ساڵانێ بۆ قەڵەمێکی زیتەڵەی بەرباخەری گەرم و گوڕی گەلاوێژ بوو نووسینی وەک ئاوی ڕەوانی بەفراوان دوور لەو شەو دەستەواژەی لێڵولی خن کەی نووسی ئەدوت دارسێوێکی ئالان بۆتە نووسەر و ئەنووسێ ئەدوت پونگەیەک ئەنووسێ کۆترێ لەو کەژە ئەنووسێ نەدەزانی قەڵەمەکەی پەلکەجایە یان دەنووچی بولبولێک و باڕەکەوێ نەدەزانی ئەو کۆڵوانەی داگێتی قساکات و ئەنووسێ یاخود کەواوس یاخود کەواوسەڵتەی باوکی یان کوچە کۆڵان و چخم و باخەکانی سلێمانی لەسەر گۆڕەکەی وەستاوم وەفام وەک لە قیشۆڕەبی دانوێ تەختی تەوێڕی ماجەکە بە پەنجەی یاد لەسەر کێلەکەی ژوورسەری بە هەندێک گەڵای خەزان و بە چیلکەیەک وەکوی ئێسکی ئەمێستاکەی وشکەوە بوو بە چیلکەیەک کە خۆڵاوێک لە چاڵێکە بۆتە شوشەی مەرەکەبی باکی سەردەگەردان دێت و ئەم شیعرانە لە گیرفانی هەورێکی سەر سلەیمانی
دەرەهێنێ و لەسەر کێلەکە ئەنووسێ لێرەدا حکایەتی ڕاکشاوە لە هێوریدا تریفا هیرەی زۆر پێ ئەبردوو لێرەدا ئەو پەخشانە پاڵکەوتووە کە بۆ پاکی بەفر کردی بە هاوڕێی دەستە ڕاستی زمانی کوردی پێیەوت تۆ ئارمی سەر ناوچەوانمی عینجەوەر خۆی تەنیایە و خۆی یەک کەسە و وەلێ ئێستا 4 ماڵی هەیە و تیاژی ماڵی سروەیەک لە کەلی ئاوێردا و ماڵی خوێنی قوربانیەک لەسەر شەقامی ئامەد و ماڵی چاوی گوڵە بە ڕۆژەیەک لە کێڵگەیەکی ئەفریندا و ماڵی چوارەم ماڵی چۆری قەڵەمێکی بێژن و ماڵ بێ مناڵ و بەپێنەوە و غەریب لە ناو شاری خۆیدا تاق و تەنیا وەک مەلێ لە پۆل دابڕاو چون باڵەبانێ گۆشەگیر تاق و تەنیا وەک ئەم فرمێسکەی چاوی من لەم شەوەدا تاق و تەنیا تاق و تەنیا عەبدوڵڵا جەوهەر Mm-hmm.